بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە کوێیەکەم سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. بەرهەمە ڕووەکیەکانی وەرزی هاوین تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. ئێمە لە بەرنامەی باسوخواز لە هەردوو وەرزی ڕابردووی زستان و بەهاردا باسمان لە تایبەتمەندەکانی ئەو وەرزانە کرد لە ڕووەکەکاندا و دیاریکردنی ئەو ڕووەکانەی کە سوودبەخش و لەبارن بۆ جەستە بە پێی وەرزەکان لە وەرزی زستان و بەهاردا. لە ئێستادا کە لە وەرزی هاویندا دەژین ڕوبەڕووی گەرمایەکی زۆر دەبینەوە، ڕوبەڕووی ئارەقکردنەوەیەکی زۆر دەبینەوە، لەشمان پێویستی بە ئاوێکی زۆرە و پێویستە ڕۆژانە لەو میوە و بەروبوومانە بخۆین کە لەبارن بۆ جەستەمان و ڕێژەیەکی زۆر لە ئاو و شێداری بە جەستەمان دەبەخشن. بەرنامەی ئەمڕۆشمان بۆ ئەو باسە تەرخان کردووە بە میوانداری زۆر بەڕێز جەلال سەید کەریم، شارەزای بواری گیادەرمانی. زۆر سپاس بۆ کاک جەلال، سپاس بۆ ئامادەبوونن. کاک جەلال لە دوو وەرزی ڕابردوودا هەر بە میوانداری جەنابەت باسمان لە تایبەتمەندیەکانی ئەو وەرزانە کرد، جیاکردنەوەی میوە و بەروبوومە ڕووەکیەکان بۆ ئەو وەرزانە. ئێستش لە وەرزی هاوین داین، تا ڕادەیە لە سەرەتای ئەم وەرزە داین و کە بەرەو گەرما و چلەی و هاوینەچین جەستەمان داوای چیمان لێەکە. ئەو خواردنانەی کە پێویستە ئێمە ڕۆژانە لەم وەرزەدا بە جیاواز لە وەرزەکانی دیکە بە لەشمانی ببەخشین ئەو خواردنانە کامانە. بەڵێ، سوپاس بەخوای گەورە و پاشان سوپاس بۆ جەنابیشتان. سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ بیسەرانی و بینەرانی پەیامی لار شوێنێکن. ئەلبەتە وەرزی هاوین لای ئێمە بە جیاواز ئەتوانین بڵین لە زۆربەی وڵاتەکانی کێ بەداخەوە کە چینە هاوینەوە هاوینێکی زۆر زۆر گەرم و بەتینە. لە هەمان کاتیشە کاتێکا چینە وەرزی زستانەوە سەرمایەکی زۆر زۆر بەتینیش ڕوومان تێکات. لەوا چێرە مەش بێت کە زۆربەی ینی خەڵکانی دەرووناس یان خەڵکانی بڵین ئەوانەی کە لە مەزاجناسیە کارەکەن تەصنیفی ئەم خەڵکانی کە ئەم لەم ناوچەی کەمەری و ناوچەی خەڵی ئیستیوا ئەژین بە خەڵکانێکی ئیزدیواجی و خەڵکانێکی مەزاج گۆڕا و وەسفمانەکەن. تەماشاکەی هەندێک شت هەیە لە دەرەوەی دەسەڵاتی خۆمانە، تۆ لە زستانە لە سەرمایەکی زۆر زۆر ئاژیت، جار وایە خوار سفرەوەیە. لە هاوینیشە گەرماکەی زۆر زۆر بەتینە. ئەمە کاریگەری ئەکات لە وەکو بەشێک لە ژینگە هەوا گۆڕکێ و بەرزبوونەوە و نزبوونەوەی پلەکانی گەرما، وەکو بەشێک لە ژینگە کاریگەری زۆری هەیە لەسەر مزاج و تەبیعەت و هەڵسوکەوتی مرۆڤەکان. بۆی ئێمە کە بەرەو گەرما ئەچین ئەبێ هەتا ئەتوانین بەرەنگاربوونەوەی ئەو گەرما زۆرە بین کە زۆر حاڵەت و نەخوازرا و لەگەڵ خۆیان هێنێ. لەوانەیە لە هەندێک وڵاتی وەکو هیندستان و پاکستان ڕێژەی مردن لە هاوین و لە گەرماکانی هاوینە بە سەدان و جاروای بە هەزارانیشە. بۆ ئێمە ئینشاڵڵا بەرنامەیە هەوڵدین کاتە ئێمە وەکوڵێ ئەتوانین لە ڕێگەی ڕۆک و بەرهەمە سروشتەکانەوە لە ڕێگەی گیادەرمانی ئەتوانین بربەستێک لە بەردەم لەشی خۆمان و گەرمایان دابنین. ئەو تایبەتمەندیانی کە لە خواردنی ئەم وەرزەدا لە بەروبوومە ڕووەکیەکانی ئەم وەرزەدا هەن کە وەکوڵێ هاوسەنگیەک بە لەشمانە بەخشە کامانن. ئێمە بۆمە لە وەرزی زستاندا باسمان لەو ڕووەکانە لەو میوانە کە گەرمی بەخشن وەکو پرتەقاڵ و لیمۆ و سندی و نازام لالەنگی و ئەمانەی کە تایبەتن بە وەرزی زستان و وەرزی بەهاریشمان تەرخان کرد بۆ ئەو گیا و بەرهەمە ڕووەکیە شاخاویانەی کە وەکو سەوزەمەنی لە بەهارە. ئەمانەی هاوین کامانن کە ئێمە بۆمە بیان ناسینەوە. ئەمانەی هاوین ئەتوانین بڵێن زۆربەی ئەو ڕووەکانن کە لە سیفەتی دەرمانیان مادەی سالیسیلیک ئەسیدیان تەیە. مادەی سالیسیلیک ئەسید مادەیەکی کیمیاویە لە ئەتوانین بڵین لە حەبی پاراستۆڵ یاخود لە ئەسپرین لە کۆمەڵێک دەرمانە هەیە بەس بە شێوە کیمیایە دەستکردەکەی. بەڵام لە سروشتا لە ناو ڕۆک و گوڵوجا دەرمانیەکانە لە ناو کۆمەڵێک ڕۆکە هەیە. بۆ نمونە لە ناو زەردەچەوەیە ئەتوانین بڵین ڕێژەیەکی باش لە سالیسیلیک ئەسید هەیە کە هیچێکە لەو مادانەی دابەزێنەر و لابەری ئازارە. یان ڕۆزماری، ڕۆکی ڕۆزماری کە ئێستا لە کوردستانە زۆرە، هیچێکە لەو ڕۆکانی کە مادەی سالیسیلیک ئەسیدی تێدایە لامان کاتا فێنکەرەوەیە و ئازارشکێنیشە. هەروەها ئەتوانین کەسێک ئەگەر تای بەرز بوو یاخود پلەی گەرمی بەرز ببووەوە بە نەخۆشی بێیان بڵین بە بەرزبوونەوەی پلەی گەرمی ژینگە بێ، ئەتوانین ئەو کەسە پیاز لەدلەت بکەین
چەند بڵین پیازە بکەینە چەند لە تێکەوە لەتی پیازەکان لەسەر شوێنی تایەکەی لە ناوچەوانی بێ لە ئەو شوێنانی لەشی بێ کە گەرمە بە هەمان شێوە پیازیش هێچێکە لەو ڕووەکانەی کە سروشتیە و پزیشکیە و لە هەموو ماڵێکە هەیە بە خواردنەوەی ئاوەکەشی کە لە ئاساری بدرێ و بە دانانی قاژەکانی پیاز لەسەر شوێنی تایەکە لە ماوەی چەند خولێکێکی کەمە بەبێ بەکارهێنانی مادەیەکی کیمیاوی حەبەیەکی دەست کرد تایەکەی دابەزێت. لیمۆ هیچێکە لەو ڕووەکانەی کە زۆر فێنەکەرەوەیە و سیفەتێکی فێنەکەرەوە و سیفەتێکی ئەوەی هەیە کە سروشتی ساردە خۆی و لەگەڵ ئەو کەسانی بە تایبەتی سروشتی لەشیان گەرمە مزاجیان گەرمە بە تایبەتی بە وەرزە گەرمەکان ئەتوانن بە هەمان شێوە بەکاربێن. هیچێک لەو خاڵانی کە زۆر گرنگە ئەوەیە کە هەندێک میوە هەن دوو سیفەتی دژبەیەکیان کۆ کردوێتەوە. یعنی مزرەمەنەکان کە لە زستانە ئەی خۆی حرارەتێک و گەرمیەکت پێدا بەڵام لە هەمان میوە لە هاوینە ئەی خۆی لەشت فێن کاکاتەوە. ئەمە هیچێکە لەو دەستڕنگینیانەی کە خی گرە بڵین کە لە سروشت و لە طبیعەتە بەدی ئەکرێت و هەستی پێکەنەمە. زۆر باش کاک جەلال باست لە ڕۆکی ڕۆزماری کردوت لە کوردستانە زۆرە تا ئێستاەوەچە زۆر کەس نازانین کامەیە ئەم ڕۆکە کامەیە و سوود و تایبەتمەندی چییە؟ بەڵێ ڕۆکی ڕۆزماری کە بە عەربی پێوترێت ئەکلیل الجەبەل لە کوردی پەتی پێوترێت گەڵاپەژم ئەمە ئێستا پێشتر نەبووە بەڵام چەند ساڵێک توانین بۆ 4 بۆ 5 ساڵەچێ هەندێک لە کۆمپانیا لوبنانیەکان هێناویانە بۆ کوردستان لە جەزرە وەسەتەکانی بینی شۆستەکانی بینی جادەکانە ڕۆکێکی سەوزی 50 سانتیم بۆ متر بینین کە گەڵای وردوردی هەیە و جاری وا هەیە گوڵێکی مۆری شەکە ئەوە ڕۆزماریە ئەوەی کە لە بینی جەزرە وەسەتەکانە هەیە وەکو دەوەنێک وایە با بڵین 50 بۆ 6 سانتیم جار وایە تا مترێکی شەڕوا ئەوە ڕۆزماریە گڵایەکی ورد و ڕۆکێکی زۆر بە سوودە بۆ خۆی چالاکەری سوڕی خوێنە بۆ یادەوەری و زاکیرە باشە لامان کاتا ڕێگریەکە لە جەڵدە و لە خەستبوونەوەی خوێن و بۆ چوری باشە و بە تایبەتی ژەگر لە هاوینە بکڵێندرێت یاخود بە شێوەی چایلێنان کەمێ گەرم بکرێ و ئاوەکەی بخورێتەوە ئەوە فێنک دەکاتەوە لەو گەرمایی کە تووشت بووە ئایا گەرماکە گەرمایەکی میکرۆبی بێ کەواتە کەسەکە تووشی پەتا و پەتای ڤایرۆسی بەکتری بوو بێ یاخود گەرمایەکی دەرەکی بێ بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمیەوە بێت. کۆمپانیایەکی لوبنانی وەکو شتێکی جوان و وەکو جوانکاری هێناوێنە بەڵام خەڵک بەم گرنگی بزانێت لەوەسە بڕۆن بەڵام ئەبێ ئاگداری شتێک بینی ئێمە کاڵین ڕۆکی پزیشکیە بێ و ڕۆکە پزیشکیە یاخود کێوی بێ واتە دەستی مرۆڤ پێ نەگەشت بە پیسکردنی یان لە کێڵگەی تایبەت تا بەخێوکرابێ ئەوەی کە لە بینی جەزرە وەسەتی شۆستەکانە شەو ڕۆژ دووکەڵی بەداخە ئۆتۆمیلەکان بەسەریا ئەچێ ناتوانین بڵێن ڕۆژێکی پاکە بۆ بەکارهێنان ئەبێت بەڵام بۆ ناسینەوە باسمان کرد دەژینە ئەوەی کە لە دووکەڵی سیارەکانە چێ بەسەرا شەو ڕۆژ ئەوە بڕەناکەم بە کەڵکی دەرمان بێت. بەڵێ کاک جەلال دروستترین و باشترین یام ئاسانترین ڕێگا بۆ ڕوبەڕووبوونەوەی وەرزی گەرما بە ڕێگای سروشتی بە ڕێگای گیان دەرمانی بە ڕێگای ڕۆک و بەرهەمە ڕۆکیەکان کامەیە و مرۆڤ چۆن لەم وەرزەدا هەر لە ماڵەکەی خۆیدا هەر بۆ بەربوومە ڕۆکیانە پزیشکێکی باش بۆ خۆی دیاری بکە. جوانە ئێمە ئەگەر تۆزێ فراوانتر پرسیارەکەش فراوانکەینەوە وەڵامەکەشی بڵین گەورەتر باسکەین لەسەر مستەوای دەوڵەت و یاخۆ لەسەر مستەوای دەستگا پەیوەندیدارەکان ئەتوانین بڵین سیستم یاخود پرۆژەی بەرەنگاربوونەوەی گەرما و یاخود تەپ و تۆز چییە لە وەرزە گەرمەکانە ئەتوانین بڵێن لە مستەوای موسەساتی دەوڵەتە باسی بکەین پێویستە دەوڵەت بەخۆی یاخود حکوومەت سیستمێکی بێ بۆ بەرەنگاربوونەوەی تۆز و خۆڵ و تەپ و تۆز و وەرزە گەرمەکان بە چاندنی پەرژینێکی زۆر لە ڕووەکە گەورەکان وەکو چنار وەکو سنۆبەر وەکو کالیپتۆس بە چواردەوری شارەکانە یاخود بە چواردەوری سنوورەکەی خۆتە ئەمە واکات کە تۆ تەپ و تۆز و تەوژمی گەرمی کە بە شاڵاوی گەرمی ناسراوە وەکوی کە باس کراوە ئەم گەرمی کە ئێستا ڕووی لە کوردستان کردووەڵێن تەوژمێکە لە هندستانەوە هاتووە بۆ یەکەم جارە کە تەوژمێکی گەرما لە وەلو من لە بواران شارەزانیم ئەڵێن یەکەم جارە کە تەوژمێکی گەوری لە گەرمی لە هندستانەوە بگەڕێتەوە بۆ ئەم وڵاتانی خۆمان بۆ ئەم وڵاتانی ئێمە لەبەرەوە ئەگەر وەکو مستەوایەکی گەورەتر باسیکە ئەبێ بڵین ئێمە چۆن بتوانین ڕێژەیەکی زۆر لە سەوزاوی لە دار بچێنین بەوەی کە ئەو گەرمی کە ڕوو لە زەویە کات لەلایەن تیشکی خۆرەوە و تیشکاوەر بگەڕێتەوە گەرمیەکەی قەتیس نەمێنێت لەسەر زەویە ئەوە خاڵێکە ئەتوانین بڵین کە ئەرکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە کە سەوزی زۆرکەن لە شار و شارۆچکەکانە ئەمە کارێکی زۆر گرنگە بۆ ڕەوانەوەی گەرمی
کە دواتر کاریگەری لەسەر تەندروستی هاوڵاتیان خاڵێکی تر لەسەر مستەوای خۆمان ئەتوان هەر کەسێک لێ ئێمە لە حەوشەوبان و ماڵەکەی خۆیان ڕێژەی سەوزایی زۆر بکات ئەمەش خاڵێکە بۆی کە تۆ گەرمی زۆر کارت تێ نەکات ئەم جاگەی بینە سەر ناو ماڵەکان سەر تاکە کەسی چۆن ڕوبەڕووی گەرمی ببینەوە بە تایبەتی گەرمای هاوین کە لەوانەیە ئەم ساڵ گەرماکەی زۆر بەتینتر بێوەکو دیارە چەند ڕێگەیەکمان هەیە یەکێک لەو ڕێگانە ئەتوانین بە داخستین دەرگا و پەنجەرەکان یاخود بە پەردەی تاریک بە تایبەتی لەو ڕۆژانەی کە پێویستمان نییە بچینە دەرەوە ینی بەپێی پێویست بچینە دەرەوە ئەگەر کەسێکیش پێویستی نەبوو با دەرگا و پەنجەرەکان دابخرێ بۆی شاڵاوی گەرماکە نەهاتە ژوورەوە لە خواردنەکانە لە بەرهەمە هاوینەیەکانە چۆن بەرەنگاری ئەم گەرمایە ببینەوە لەشمان داوای چ خواردنێکمان لێکات تا هیچ نەبێ هاوسەنگیەک لە نێوان لەش و ئەو گەرمیەدا دروست بکەین خۆی گەرمی ئەمێ بزانانی میکانیزمی گەرمابوون چی لە مرۆڤ بکات گەرمابوون یاخود بەرکەوتنی گەرمی بۆ مرۆڤ وارێ ئێمە کات کە ئێمە گلاندێکمان هەیە لە ژێر مێشکە کە هایپۆثەلەمەسی پێوترێت هایپۆثەلەمەس بەشێکە لە مێشک لە ناوەڕاستی مێشکایە تقریبن ئەمە وەکو ئەمەی کە مرۆڤ بەسەری دێ لە ئەنجامی گەرمیە کە عارەق دەکاتەوە کە بێتاقەتەبێ ئەمە وەڵامدانەوەی ئێمە بۆ گەرماکە ئەگەر ئێمە لە میکانیزمی لەشی مرۆڤ تێگەشتین کە ئۆتۆماتیکیان لەش چۆن خۆی ئەپارێزە لە گەرما تێگەین کە چی بگەین باشە بۆ نمونە کاتێ ئێمە کە گەرما لێمانەدات سنتەرێکی ڕێخستنی پلەی گەرمی هەیە لە ناو مێشکە لە ناو لەشی مرۆڤە ئەم سنتەری ڕێخستنە کە سەرچاوەکەی وتمان هایپۆثەلەمەسە ئەم هایپۆثەلەمەسە هەڵەسێ بە فراوانکردنی بۆریەکانی خوێن شابەخشا خوێنبەر بە تایبەتی بەوەی کە ڕێژەیەکی زۆر خوێن بە لەش ئابڕوە و کوونەکانی پێست بکرێتەوە کەسەکە عارەق کات ئەو گەرمیی کە هەڵت مژیوە لە ڕێ عارەقکردنەوە تۆ گەرمێکە دابنیت واتە کاتێک کە کەسی عارەق کاتەوە لە گەرمایە ئەمە وەڵامدانەوەیەکی ئۆتۆماتیکی لەشە لا ئیرادیە شتێکی خۆنەویستە بۆی کە تۆ گەرماکە بەتاڵکەیتەوە بەم شێوازە ئەمە ڕێگەیەکی سروشتی لەشە کە لەش خۆی ریفرێشە کاتەوە لەش خۆی فۆرماتە کاتەوە بە نسبەت پلەی گەرمی واتە ئەگەر پلە سەرما بوو تۆ لەرزەتگرێ ئەمە لەش هایپۆثەلەمەس ئەمە دروستەکە کە تۆ لەرزەتگرێ ئەنی خێرا بجۆڵێ بۆی گەرمی وزە دروستکەیت واتە بۆی گەرمی بەرهەم بێنیت کاتێک کە گەرماتە بێ لەشت خاوە بێتەوە لەوانەیە جێژبی لەوانەیە بەش بورێتەوە کوونەکانی پێست گەورە ئەبنەوە بۆی کە تۆ عارەق بڕێژیت گەرمیەکە دابەزێت ئەمە کارێکی ئۆتۆماتیکی لەشە خۆی ئەیکا دەبێەوەی کە ماستی پێ بکەین لا ئیرادی خۆنەویستە بەڵام بەنسبەتەوەی کە خۆمان چی بکەین ئێمە توانین ئەو کەسانی کە حساسن بۆ گەرما هەستیارن بە گەرما یاخود بە پلەی گەرما تێکەچن یان دڵان تێکەچی یان ئەبورێنەوە بێتاقەتە بن ئەمانە ئەتوانن لە ڕۆژێکات چەند جارێک ئاوی فەنک بە خۆیان بکەن و بەبێ پێویست بچنە دەرەوە گەر پێویست نەبوو نەچنە دەرەوە و لە ماڵەوە ئاو زۆر بخۆنەوە ئاوی سارد بۆی کە تعویزی ئەو عارەقەکردنەوە و ئەو وزەی کە لیان ڕۆشتۆ تعویزی بکەنەوە لە ئەمان کاتیشە ئەگەر بکرێت شەربەتی سروشتی ڕۆژانە چەند پەرداخێک بخورێتەوە و دوورکەوتنەوە لە قاوە و چای و خواردنە وزە بەخش و گەرمەکان بڵێن بۆ نمونە تۆ مەرج نییە ئێمە هەر چێشتە خۆین مەرج نییە تۆ وزە و خۆراک هەر لە چێشتا بێت تابەتی چێشتی گەرم و کوڵاو ئەتوانین ژەمێکی نیوەڕۆ بۆ نمونە شتێکی سوک بخۆین سوپێ بخۆ زەڵاتەیە بخۆ کە باە قاب زەڵاتە بێ زۆر بێ بەڵام فێنک و سار بێت لەشت ئەو وزەی کە لێت ڕۆشت و یاخود قرارە کە لێت بڕاکە بچیتە دەرەوە بۆ تعویزەکات و بێوی کە تووشی هیچ تەوژمی گەرما و بەرزبوونەوەی پلەی گەرمی چیە کە جنابێت ئاماژەت پێدا چۆن ئەمە دیاری بکەین و چۆن ڕوبەڕی ببینەوە بەڵێ خۆی ئێمە دوو جۆر گەرمیمان هەیە کە لە لەشا دروستە بێت گەرمێکیان لە دەرەوەی ئیرادەی مرۆڤە گەرمێکیان بەدەست خۆمانە ئەوەی کە لە دەرەوەی ئیرادەی مرۆڤە ئەو ژینگەیە کە ئێمەتیایاشین وەک باسمان کرد وڵاتی ئێماکەوێتە سەر عێراق کەوێتە سەر هیچێک لە وڵاتەکە مەریوی و ئیستیوایەکان کە لە هاوینانە پلەی گەرما بەرزە بێتەوە ئەمە شتێکە لە دەرەوەی ئیرادەی ئێمەیە کە لە وڵاتێکان تۆ پلەی گەرمیەکەی لە هاوینە بەرزە بێتەوە بەڵام خاڵێکی تر هەیە کە بەدەست خۆمانە واتە سەرچاوەکانی گەرمی لەشی ئێمە دوو سەرچاون سەرچاوەیەکی ناوەکی سەرچاوەیەکی دەرەکێکە ئەوەیە کە تۆ باسمان کرد پلەی گەرمی کەشوهەواکە بەرزە بێ خۆتی لێ پارێزی بە سێبەر بە خۆفێنەکردنەوە بە خواردنی کۆمەڵێ خۆراکی ساردمەزاج بەڵام ئەوەی ترکە لە ناوە دروستە بێت ئەوەیە کە سەرچاوەیەکی تری وزە خۆراکە خواردن و خواردنەوەیە ئەگەر بێت و ئێمە لە وەرزە گەرمەکانە لە مانگی بۆ 1970 بە تایبەتی
نابێ وەکو بەهار و وەکو زستان هەمان ڕتم و هەمان شێواز لە خۆراک و خواردنی گەرم و زۆر گەرم و کوڵاو بخۆین ئەبێ زیاتر خۆمان لە خواردنە فێنکەکان و زەڵاتە و میوە سۆزەکان بین کەواتە سەرچاوەیەکی تری و گەرمی ئەو وزەیەک ئێمە بەدەستێنی ئەگەر بێت و وزەیەکی فێنک بەدەست بێنیت لە ڕێی خۆراکە هەمە ڕەنگەکانەوە وەکو سەوزە و میوەکان ئەوە تۆ ئەتوانی خۆت کۆنتترۆلی گەرمێکە بکەیت ئەگەر نا تەوژمی گەرما لە لەشتا بە دیوی ناوە بە دیوی دەرەوە کە گەرمەوە بوو ئەو کەسە لەوانەیە تووشی کۆمەڵی حاڵەتی نەخوازراوە بێتەوە تاگاتە مردنیش کە ئێستا سوپاس بەخوا لە وڵاتی ئێمە مردن بە بەرز بنەوەی پلەی گەرمان نییە یان زۆر کەمە بەڵام لە وڵاتانی تر زۆرە مەترسیەکانی چین بەدەل لەم حاڵەتی کە جەناوت باسکە مەترسیەکانی تەوژمی گەرما و بەرزبوونەوەی پلەی گەرما کە ڕوو لە مرۆڤەکان کامانن بەڵێ یەکێک لەو مەترسیانە ئەوەیە کە ڕێژەی شلەمەنی بەگشتی و ئاو لە شاکەمە بێتەوە کە پێوترێ وشکبوونەوە کە بەعری پێوترێت جەفاف ئەو کەسە ئەوەیە کە بە تایبەتی بۆ مناڵ و بۆ پیرەکان بە تەمەنەکان یان ئەوانە هەندێک نەخۆشییان هەیە ئەمانە بەداخەوە یعنی لەشیان کەمتر ئەتوانێت خۆی بگونجێنی و بسازێنێ لەگەڵ کەش و هەواکەیە ئەمانە ڕێژەی شلەمەنی و ئاو لە لەشیانە کەمە بێتەوە بۆیە بێ ئەمانە ئەم سنفێکی ئێستا باسییانەکەین زیاتر خۆیان پارێزن و ئەو کەسانی کە مەترسیەکانی تەوژمی گەرما لەسەریان دروستە بێت ئەبێ ئەو کەسانن کە نەخۆشیەکانی دڵ و بۆری هەناسیانی وەکو ڕەبۆ و تەنگە نەفەسی و نەخۆشی خوێنبەرەکانی دڵ و سەمامەکان ئەمانش بە هەمان شێوە ئەبێ زیاتر خۆیان بپارێزن و لە مەترسیەکانی گەرمان زیاتر خۆیان بپارێزن هەروەها خاڵێکی ترێکە پێوترێ بەرکەوتن بە گەرما یاخود بەرکەوتن بە تیشکی خۆر سەدمەت شەمس ئەمە شەر بە هەمان شێوەی چێک لە مەترسیەکانی تەوژمی گەرما کاتێک کە کەسەکە پێوترێ خۆر بردوو واتە جاران پیان خۆر بردوێتی واتە کە بەر تیشکی گەرمی خۆر کەوتووە جگە لە کۆمەڵە زیانی تر کە بەر پێستەکەوێ و بەر لەشی مرۆڤەکەی بە تایبەتی کۆ ئەندامی هەناسە و کۆ ئەندامی سوڕی خوێن و دڵ لامان کاتیشا کە مونەوەی شلەمەنی و ئاو لە لەشە ئەمانە مەترسیەکانی بەرکەوتنی تەوژمی گەرمان بۆی هەیە بە جێژبوون دەست پێ بکە بە بورانەوە بڕوا و لەوانێت تا مردنیش بڕات بەڵێ کاک جلال باست لە کەمبوونەوەی شلەمەنی و ئاوک لە جەستەی مرۆڤدا لە وەرزی هاویندا کۆمەڵێ خواردنە بینین کە زۆر ئاودارن و وەسیمای هاوین ڕازێنەوە میوانە وەکو شووتی و کاڵک و خەیار و ترۆزی و بۆ منەمی و لە میوەکانە گێلاس و قەیسی و قۆخ و ئەمانە چ تایبەتمەندیە بە وەرزی هاوین ئەدەن و چ ڕۆڵێکیان هەیە لە ڕێخستنی ژیانی مرۆڤەکاندا بۆ ڕوبڕبوونەوەی گەرما و ئەم ڕێژە زۆرەی ئاو کە تیاندایە بە تایبەت شووتی و کاڵک و خەیار ئەمانە چ گرنگی و سوودێکیان بۆ جەستەی مرۆڤەیە مرۆڤ چۆن بتوانێت سوودیان لێ بینێ لە ڕوبڕبوونەوەی ئەو گەرما و دابەزینی ڕێژەی ئاوە کە لە جەستەیدا ڕوودەدا بڵێ لە ڕووی زانستیەوە توانین بڵین ئەو ڕۆکانەی کە جەنابەت باست کرد ئاماژەت پێکردن و چەندین ڕۆکی تریشەیە وەکو میوەی تر وەکو کێوی وەکو پرتەقاڵ مزرەمەنیەکان سێو مۆز ئەمانە ڕێژێکی بەرچاو لە کانزای پۆتاسیۆمیان تێدایە کانزای پۆتاسیۆم بەوە ناسراوە کە کانزایەکە لە دیوی ناوی لەشی مرۆڤ ئاو گلەداتەوە قەتی سێدات بە پێچەوانەی سۆدیۆمەوە کە ئاوی ناو لەش ئاوی ناوی لەش ئەهێنێ بۆ پەلەکان و بۆ دەرەوەی لەشی مرۆڤ و هەست بە توونێتیەکەین ئەم میوانە جگەلەوەی کە خۆیان ئاودارن ڕێژەیەکی باش لە پۆتاسیۆمیان تێدایە کە پۆتاسیۆم ئاو گلەداتەوە وەک باسمان کرد و وا کات کە درەنگتر هەست بە توونێتی بکەیت و ئاوی کە لەش تامێنێتەوە بۆ زۆرترین ماوە تۆ سوودی وەربگریت جگەلەوەی کە خۆیان ئەو ڕێژەی ئاوی کە زۆری تێدایانە بە تایبەتی و میوانی کە لە کۆتایی بەهار و لە سەرەتای هاوینا پێگەن وەکو کاڵەگ و شووتی و بۆ نمونە قۆخ یان قەیسی یان هەنجیر یان مۆز سێ و ئەمانە هەمویان ڕێژەیەکی باش هاویان تێدایە بە خواردنی میوەکە هەم تۆ کانزایەک و ڤیتامینێکی پێویستە دەستەکەوێت کە لەشت پێویستی پێێتی و لە هەمان کاتیش ئەتوانین بڵێن ئەو ئاوەشی کەتیایەتی بۆ درەنگترین کات لە ڕیخۆڵا ئەمێنێتەوە بەهۆی ڕیشاڵەکانی شەوکە تێدانایە دیسان ڕێژەیەکی باش ڕیشاڵیشان تێدا میوانە ڕیشاڵەکان واکە کاری هەرسکردن لە ڕیخۆڵەکانە بە تایبەتی ڕیخۆڵەی ئەستورەی کۆتایی بڵین کۆندامی هەرس ئەم ڕیشاڵانە واکات کاری هەرسکردن تاخیر بێت درەنگ بێت لەبەرەوەی ڕیشاڵەکان کۆمەڵی کاربۆهیدرێتی قورسن هەرس نابن واتە درەنگ هەرسە بن ڕیخۆڵە زۆر پێوی باندێ بە هەرسکردن لەو درەنگ ماندووبوونە بە هەرسکردنی فایبەر و ڕیشاڵەکان
واکات ئاوەکەش زیاتر بمێنێتەوە و ڕێژەیەکی باش لە کانزا و ڤیتامینەکان هەڵبمژرێ بەوە کەسەکە بێتە خاوەن تەندروستیەکی باش لە وەرزی هاوینە. واتە زۆر خواردنی سەوزە و میوە و دروستکردنی قاپێک لە زەڵاتی تێکەڵ لە هاوینە بەتایبەتی لە نیوەڕوانە ئەتوانین بڵین زمانی ئەوەیە کە کەسەکە دوور بێ لە مەترسیەکانی گەرما و دوور بێ لەوەی کە بەمەرجێک کەسەکە بڵین کەسێکی کرێکار نەبێ بچێتە بەر خۆریانەوانەی کە وەرزە جوانن یانەوانەی کە بڵین کاری قورسەکەن ئەوانەش ڕێنمایی تایبەتی خۆیانەیە کە پێویستە جێبەجێکەن بەڵام ئەوانەی کە کەسیچکە لە ماڵەوە یان فەرمانبەرێکە یان لە شۆفێرێکە ئەبێ ڕێنمایی ئەوە بکەن جێبەجێ بکەن کە هەتا ئەتوانن بەتایبەتی ژەمی نیوەڕوانیان زەڵاتەی تیابێ و میوەی تیابێ سەوزەی تیابێ و کەمتر خواردنی چێشت و خواردنی گەرم و ئامادەکراوی تێدا بێت. بەڵێ کاک جەلال وەگەزانین لە وەرزی هاویندا بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما و زیادبوونی تیشکی خۆر پێستی مرۆڤ بەتایبەت پێستی ڕوخسار گۆڕانێکی بەسەردا دێت. جیاوازە لەو پێستە گەش و جوان و ناسکەی کە لە وەرزی زستانە ئەیبینین. مرۆڤ چۆن لە ڕێگەی بەرهەمە ڕواکیەکانەوە چۆن لە ڕێگەی ڕێخستنی خۆراکەکانی ڕۆژانەیەوە وا بکە پێستی هەر بە زیندوێتی و بە جوانی و بە گەشی و بە سپێتی بمێنێتەوە. ئایا خۆراکێکمان هەیە تایبەتمەندیەکی وای تێدا بێت کە پارێزەر و وەکۆڵە زیند و هێڵەرەوەی پێستی مرۆڤ بێ یان شتێکی وامان بەردەست خۆی بەڵێ هەیە و زۆریشە بەڵام ئێمە وەکو کاری جادرمانی کاری لەسەرەکەین کە بتوانین ئەو هەڕوەکانی کە هەن دەستنیشانیان بکەین بەڵێ زۆریشەیە گرنگترین خاڵ بۆ کەسێک بێوێ بە تایبەتی لە وەرزی هاوینە پێستی گەش و جوان بێ خواردنەوەی ڕێژێکی زۆر لە ئاو بەتایبەتی کە بەیانیان کەسێک لە خەو هەڵەسێ گەر بتوانێت 2 بۆ 3 پەرداخ ئاو بخواتەوە ئەوە واکات کە ئەو ئاوە کە لەش زیاد بوو بێ بۆ ژێر پێست تایبەتی ئەو چاڵەچۆڵانەی کە لە پێستا هەیە دەموچاوێکی گەش و جوانی پێبەخشێت. ئەمە خاڵێکی گرنگ. خاڵێکی تر ڕۆکێکمانەیە کە سەباری پێوتری ئەلۆڤێرا ئەویش بەداخەوە کە لە کوردستان زۆر کەمە یاخود نەبووە تازە هاتووە سەبار گڵایەکی پانە کە ئەلۆڤێرای پێوترێ گڵایەکی سەوزی پانە لەوانێ گڵاکی تامەترێک یاخود زیاتر کەمتر گەشە بکە. ئەو ڕۆکی سەبارە تەقریبەن وەکو دەرمانخانەیەک وایە لە ماڵەوە ئەگەر کەسێک گڵایەکی وای هەبێ لە ماڵەوە ئەتوانێت ڕۆژانە پارچەیەک لەو گڵای سەبارە ببڕێت بە کەوچکێک لینجاوێکی تێدایە ئەو لینجاوی لێ کاتەوە ئەو لینجاوە با لە پێستی وەکو دژەخۆرێک کارەکات بیا لە پێستی لینجاوەکەی وەکو دژەخۆرێک کارەکات کە وشکەوە بوو لەمان کاتیشە ئەگەر کەسێک چوو بۆ بەرخۆر بەوەی تیشکی خۆرەوە دەمچاوی سوتابەوە یاخود کەسێک مەلەی کردبوو لە دوای مەلەکردن کە هێتە بەرخۆرەکە پێستی ئەسووتێتەوە شانۆملی لەو گڵای سەبارە ئەو لینجاوی کە بە کەوچکێک بیتاشان بە چەخۆیەک لی کاتەوە لی بعد لە پێستی دەموچاو لە پێستی شانۆمل لە ملی لە هەم شوێنێکی بێت وەکو دژەخۆرێک یاخود دژە سوتانەوەی کارێکی گرنگەکات. هیچێکە لەو ڕۆکانەی کە زۆر گرنگن کە لە ماڵانە هەبن بە تایبەتی بە وەرزی هاوین چونکە ڕێژەیەکی زۆر لە ئاو لە خۆیان گلێتەوە. هیچێکە لەو ڕۆکانی کە بیابانین و لە بیابانەکانە بە چەندین مانگ پێویستی بە ئاو نییە خۆی ئاو خەزنەکاو لە ژێر زەویەوە هەڵێ مەژە لە ڕێگە بەهێزەکەیەوە. ڕۆکی ترمان زۆرە ماستی چێکەلەوانی کە ئێمە لە ماڵان زۆرە بەڵام ماستێکی سروشتی بینەک مەوادی حافزی تێدا بێ قوتوبەت نەکرابێ ماست بدرێت لە دەموچاو یاخود ماست سۆر بخورێتەوە ڕۆژانە بەیانیان یاخود چێشتەنگا و یان نیوڕۆن ماستایەک بخورێتەوە گرنگی ئەوە هەیە کە ئەو کەسە پێستی بە تازایی و بە جوانی بێنێتەوە ئەتوانێت ماست بک بە ماسکێک بە قیناعێک بۆ دەموچاوی لی بات. ئەمەش واکات کە لە تیشکی خۆری گەرما بپارێزرێ و ماست شتێکە لە ماڵانی شا زۆرە و سەبار هەر زۆرە ئێستا بدرێ ماستەکە و دوایی بشۆردرێت ئەتوانێت بشۆردرێت ئەتوانێت دژەخۆرێک بەکاربێنێ ئێستا دژەخۆریش هەیە کە لە دەرمانخانەکان بە تایبەتی دەرمانخانەی گیاییەکان دژەخۆرمان هەیە کە سروشتیە تا حدێک و بەپی پێویستی کەسەکە بۆ پێستی چەورجیایە بۆ پێستی وشتێک جیایە دژەخۆرەیە ئەساسی تیا هەیە بێ ئەساسە دژەخۆرمان هەیە بۆ پیاوان هەیە بۆ ژنان ئێستا بۆ مناڵانیش پەیدا بووە دەرمانخانەکانە هەیە کەسێک گەگەرویستی بچێتە دەرەوە یان دەوامێکی هەیە یان ویستی پێستی تێک نەچێت لە مەرزی گەرمایە ئەتوانێت بەیانیان بە تایبەتی تیشکی خۆر لە کاتژمێر 9 هەتا 3 پاشنیوەڕۆ تاو کاتە زیانی هەیە بۆ پێست دوای ئەو کاتە و پێش ئەو کاتە ژێر وەنە و شەوی سەروی ئەوەی چی کاتە زیانێکی نییە پێش کاتژمێر 9 دوای کاتژمێر 3 عەسر هیچ زیانێکی نییە ئەتوانێت دژەخۆرێک بەکاربێنێ و کەسە بۆی کە لە زیانەکانی بە دوور بێت
دژە خۆرەکان ئامادەن و مەترسیان بۆ پێز نییە ئەم زدە خۆران نانا هەمووی پلەی لەسرە پلەبەندی لێکراوە مەسم بۆ منە دەرەجەی PSFەکەی بڵێن بۆ منە 30 هەیە 50 هەیە 60 هەیە 90 هەیە بە پێی ناسکی و ئەستوری پێستەکە بە پێی خۆراگری پێستەکە ئەو پلەبەندەیەکی ئەتوانێت کەسەکە سەدانی فیزیکێکی پسپۆرتی پێست بکە کە بۆی دیاری کاتچی دژە خۆرێک بۆ ئەو گونجاوە بپرسینکن ئەو کەسانەی زۆرتر بەر کاریگەریە خراپەکانی گەرماکەون بڵێن هەم لە ڕووی بۆ منە ناوەی جەستیان هەم لە ڕووی دەرەوەی جەستیان بڵێن ئەو کەسانەی کە زۆرترین کاریگەری گەرمایان لەسرە کە پێویستە چاودێری بکرێن و بپارێزرێن لەلایەن خێزانەکانەوە بە پلەی یەک ئەوانەی کۆرپەن و مناڵ پێستی زۆر زۆر ناسکە و کۆئەندامەکانی لەشیشی ناسکە و پەرگەی ئەو گەرمایە ناگرێت وە زووش ئاو لە لەشێ چێتە دەرەوە بە گەرما بۆیە مناڵ و کۆرپە بە تایبەتی بێ زۆر بپارێزرێن لەوەی کە نەبرێنە دەرەوە بەرخۆر ئەگەر برانە دەرەوە بەرخۆر بۆ کارێکی پێویست ئەتوانرێت دژە خۆریان بۆ بەکاربێنن بۆ پێستیان لە هەمان کاتیشا کڵاوێک یاخود شتێکیان بۆ بەکار بێ وەکو سێبەر ئەمە بەو شێوازە بپارێزرێن لە تیشکی خۆر یاخود دایکەکە توانێت بەردەوام ئاوی فێن و ساردی پێ بێکە زوزوو ئاوی باتێ ئەو کەسانی کە ئەچنە تەمەنەوە گروپی دووەم با بڵین پیرەکان دایکان و باوکان و باپیرەکان و ننکەکان ئەمانە پێستیان بە هەمان شێوە بە تەبیعەتی خۆیان ئاو کەمە خوێنەوە کاگەنە وەرزەکانی گەرما زووتر تووشی تەنگەنەفەسیە بن تووشی بێتاقەتیە بن هەناسە سواریە بن یان جێژ و بێتاقەتە بن داوانە ببورێنەوە ئەمانە جەگەر پێویست نەکات نەچنە دەرەوە باشترە خۆیان بپارێزن لە گەرمای تیشکی خۆر بە تایبەتی تیشکی خۆری ڕاستەوخۆ خۆیان بپارێزن ئەمانش بە هەمان شێوە لەو یەکێکن لەو گروپانەی کە با تایبەتی معڕەزن بۆی کە شاڵاوی گەرما کاریگەری هەبێ لەسەریان گروپی سێم ئەو کەسانە کە نەخۆشی دەرونیان هەیە کە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەیە بەداخەوە ئەڵێم یعنی پیانوترێشێت یان مەسەرەن بۆ نمونە فەرامۆشەکرێن یان بەرەڵا ئەکرێن لەبەرەوەی کە ماڵەوە ناڕەحەتەکەن یان لە کۆمەڵی خانەی تایبەت هین نەکراون با بڵین مەلزەم نەکراون ئەوانش بە هەمان شێوە معڕەزن بۆی کە لە بازاڕەکانە خەڵک دوایان کەوێت یاخود تیشکی گەرمای خۆر زۆر کاریگەریان لەسەر دروست کات بۆیە ئەگەر ببینیت بەداخەوە ڕەنگی پێستیان ڕەش بووە و لە ڕوولاواز و بێتاقەتن لەبەرەوە هیچ گرنگیەک بەخۆیان نادەن ئەمانە پێویستە لەسەر وەزارەی تەندروستی بە تایبەتی لەسەر ئەو کەسانەی لە خانەکانی ئەو بەڕێزانەیە کارەکەن زیاتر لە وەرزی هاوینە ئاگیان لێیان بێت بۆی کە تیان نەچن بۆی کە نەفەوتێن تەندروستیان زیاتر تێک نەچێت لەبەرەوەی وەرزی گەرمای هاوین زیاتر کاریگەریان سەر دروست دەکات چینێکتر لەو چینانەی کە کاریگەری تیشکی خۆر لەسەریان زۆر لە هاوینە ئەو بەڕێزانن کە نەخۆشیەکانی دڵ و هەناسەیان هەیە وەکو کەسێک لە خۆی لە ئەسڵا هەر بە خۆی تەنگەنەفەسی هەیە ڕەبۆی هەیە هەوکردنی بۆرەکانی هەوا و قەسەباتی هەیە یان نەخۆشی سەمامی دڵی هەیە نەخۆشیێکی تری دڵی هەیە یان جەڵدەی لی داوە جەڵدەی مێشک و یان جەڵدەی دڵ ئەمانە زیاتر معڕەزن کە گەرما کاریگەری هەبێ لەسەریان وەک لە کەسێکی ئاسایی بەڵێ کاک جەلال نیشانەکانی گەرما بەرکەوتن لە کەسێکدا چین و کامان ئێمە کاتێک کە بینین کەسێ پلەی گەمی لەشی بەرز بۆتەوە کۆڵێت تای هەیە چۆن بیناسینەوە نیشانەکانی چۆن دەرەکەون بڵێ نیشانەکانی زۆر جارکە کەسێک بزانی تووشی بەرکەوتنی خۆر یان بەرکەوتنی گەرما بووە کە پێوترە سەدمەی حراری ثێرماڵ شۆک واتە شۆکی گەرمی بەرکەوتووە ئەوە ئەتوانین بە چەند نیشانەکە بیناسینەوە یەکەم نیشانە کە تۆ تەماشای کەسەکە بکەی نیشانەیەکی واقعی کە لە دەرەوە بوو بێ لەبەر خۆر بوو بێ تەماشاکەی تەنگەنەفەسە بێت بەهۆی لە دەستدانی ڕێژەیەکی زۆر لە ئارەق و شلەمەنی و ئاو و هەناسەی کورتە بێت تەنگەنەفەسە بێت و جێژبوون و بورانەوە لەوانەیە ببورێتەوە یاخود جێژ بێت و زائیدەن ئەوەش لەوانەیە کەسەکە دڵەکوتەی پێ ئەکەوێت لەبەرەوەی ڕێژەیەکی کەم لە ئۆکسجین ئەچێ بۆ لەشی لە سیەکانەوە هەناسەی کەمتر بۆ درێ بەهۆی تەنگەنەفەسەکەوە ئەمانە گرنگترین نیشانەکانن کە جگە لە تا جاروایە کەسەکە تای بەرزە لەشیشی گەرمە تووشی گەرما بوو بەڵام دوای ئارەقکردنەوەکە دوای لێدانی مەوجەی گەرماکە ڕاستەخۆ لەشیان سار دەبێت واتە ئەگەر کەسێک بینی سەرەتا لەشی گەرم و دواتر ئارەقی کردە و لەشی ساردەوە بوو ئەوە ئارەقی کردو و تایەکەی دابەزی و گەرمێکی ڕۆشتە دەرەوە کە دەستەدا لە شوێنێکی یان ناوچوانی نەدەسی لەشی تەواو سارد بوو ئەوە سەدمەکە لێ یا و پێویستە فریاگوزاری خێرایی بۆ بکرێت بەڵێ کاک جەلال باسی دابەزاننی تایان دروستبوونی تامان کرد لە سونەت و توبی نەبەویدا شتێک هەیە لەسەر دابەزاننی تا ئەمە تا چەند
گرنگە بۆ ئێمە تا چەند ئێمە ئەمە بەکاربهێنین بۆ دابەزاندنی تای لەشمان. بەڵێ خۆی بێگومان ئێمە ئەو شتی کە پێوتری طبی نەبەوی بریتە لەو ئاەت و فەرمودانی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم ئاەتانی قورئان کە لە بواری پزیشکیە وتراون یان هاتوون ڕیوایەت کراون. ئەلبەتە خۆشبەختانە ئێستا زانستی نوێ زانستی پزیشکی نوێ سەلباندنی ئەوانەی چەسپاندوو یعنی کە ئەم ئاەتانە کە لە بواری پزیشکیە باسکراون یا فەرمودانە زۆربەیان یعنی سەلمێنراون کە دراسە و لێکۆڵینە سەرکراوە کە تەواو شتی زانستی و پزیشکین. بۆ نمونە گرنگترین خاڵ لە دابەزاندنی تاو کەسێک بەرگەرمای خۆر کەوت بێ بریتێ لە فێنەکردنەوە ساردکردنەوەی. فێنەکردنەوە ساردکردنەوەی هەم بە پێدانی ئاوی سارد کە بیخواتەوە هەم فێنەکردنەوەی ناوچەوانی و کۆمەڵێ شوێنی تر لە لەشی بە ئاو بە دەستەکانی پەلەکانی لەگەڵ ناوچەوانی و سەریە. پێغمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم إن شدة الحر من فيح جهنم فأبردوه بالماء. واتە تەوەژمی نیوەڕۆی گەرما بە تایبەتی گەرمای نیوەڕۆ لە هەڵاوێک لە هەڵاوەکانی دۆزەخ هەناسەیەکە لە هەناسە گەرمەکانی دۆزەخ کە لە نیوەڕۆی هەناسەیەکە دات. ئێوەش بە ئاو ساردیکەنەوە. بۆیە یەکێک لە حکمەتەکانی نوێژی نیوەڕۆ ئەوەیە کاتێک کە تۆ نیوەڕۆیەت ئیجباریەن تۆ ناچاری دەستنوێژێکە گریت ئەو بەخۆی ئۆتۆماتیکیەن جێبەجێکردنی و فەرمودەیە. دەستنوێژێکە گریت کەم جارڕێکی و دەستنوێژی بەیانی بۆ نیوەڕۆ بمێنێتەوە چەند کاتژمێرێکی زۆر دەکات کەسێک ئۆتۆماتیکیەن دەستنوێژێکە گرێت کە گرتت تۆ فێن کە بیتەوە. و مزگەوتەکانیش لە سێبەران با بڵین تۆ لە ژوورێکە لەوانەیە پانکەیەکیش ئیش بکات ئۆتۆماتیکین تۆ پلەی گەرمی لە شتدا ئەبەزێ بۆ ئاستی خۆی کە 37 وەڵێتەوە بۆ خاڵی سفر ڕفرێشە بیتەوە فۆرماتی بیتەوە بۆ دەستنوێژە بۆ نوێژکردن دواتر کە تۆ ئیجباریان تۆ لەوانەیە گە کەسێکی نوێژکردنە بێ یاخود دەستنوێژ نەشوە لەوانەیە لەو کاتەیە لە دەرەوە بێت لە شوێنی هیچکە بێت لەوانەیە پێویست نەکات کە دەموچاوی بشوە ئەسڵان بەڵام بە دەستنوێژگرتن بە نوێژکردن بە دانیشتن نیو کاتژمێر بۆ 3 چارەک لە فێنکیە لە مزگەوتێکە ئۆتۆماتیکیەوە پاراستنی کەسەکەی لە شتێکمانەیە حاڵەتێ پێ گوترێ شۆکی گەرمی ئەم حاڵەتە چییە و ناسێنەرەوەکانی چین مەترسیەکانی بۆ سەر مرۆڤ کامانن و چه مەترسیەک بۆ سەر ژیانی مرۆڤەکان دروست دەکات. بەڵێ شۆکی گەرمی مەترسیداترین قۆناغی بەرکەوتنی گەرمایە. ئەو کەسانی کە لە بەتایبەتی وڵاتە کەمەرەییەکانی وەکو هیندستان و پاکستان و سۆماڵ و یەمەن و ئەوانەی کە زۆر جار بە هەڵاوەکانی گەرمی ئەمرن گیانەدەسەدەن ئەوانە زۆربەیان تووشی ئەم شۆکە ئەبن. شۆکی گەرمی واتە ئەو سەدمەی حەراری واتە کەسێک گەرمای بووە چۆتە بەرخۆر عارەقی کردوتەوە تای بەرز بۆتەوە عارەقی کردوتەوە جێشیش بووە هەر کۆڵی نێاوە هەروازی نێناوە یعنی خۆی نەگەیانتۆ شوێنێک نەچۆتە لای پزیشکی یان کەسێک فریای نەکەوتووە هەر بەردەوام بۆ لەسەر کارەکەی. ئەمە لە کۆتاییە مێشکی کە وتمان هایپۆتەلەمەس سنتەری کۆنتترۆلکردن و ڕێخستنی پلەی گەرمی و ساردی لەشە ئەم هایپۆتەلەمەسە کۆنتترۆلی خۆی لە دەسەدات. یعنی مرۆڤ تا ئەو کاتی کە تۆزێ خەمی خۆی خوات خی گەورە لە شیوا دروست کردووەکە خۆی گەرمی و ساردی خۆی ڕێکاتەوە وەکو چۆن هەستکردن بە برسێتی و بە تێرێتی سنتەرێکی خۆی لە مێشکە گەرمی و ساردی سنتەرێکی خۆی هەیە. ئەم سنتەرە تا ئەوە نە یارمەتی تۆ داوکارت بۆکە کە تۆش هەست بکەیت کە تۆ لە جەوێکی گەرمای پێویستە خۆ پارێزی لە گەرما پێویستە کارەکەت ڕاگری خۆت فێنکەیتەوە. بەڵام ئەگەر تۆ بەرەو ڕووی گەرماکە نەبوویتەوە بەرەو ڕووی گەرماکە ڕۆیشتیت و گوێت نەدای ئەوەی کە بێتاقەتە بی ئەبووریتەوە جێژە بیت عارەقت کردوتەوە کۆمەڵە نیشانت پێ نیشاندراوە کۆمەڵە قۆناغی گەرمەکەت بڕیوە لە کۆتاییە ئەو سنتەرە کۆنتترۆلی خۆی لە دەسەدات. ئەو سنتەری ڕێخستن و کۆنتترۆلکردنی گەرمی و ساردێکە هایپۆتەلەمەسە کۆنتترۆلی خۆی لە دەسەدات واتە دەستبەرداری مرۆڤەکە ئابێت دەستبەرداری کەسەکە ئابێت تر تاوای تر تەواو کەسەکە تر ئەداتە دەست هاڵێ لا تەکیلی لە نەفسی خی گەرمەمان دەرە دەست نەفسی خۆمان بەر بە ڕەحمەتی خۆت بمان پارێزە باز لە سنتەی ڕێخستنی گەرماکەین لە مرۆڤ ئابزانین بوونی ئەوە لە سەروی چ ببوورە ئەو خاڵەما بوو باسیکەین ئەو هینە ئەو شۆکە لە سەروی چ لەوە دروستە بێت لە کاتە پلەی گەرمی لەش گەیشتە چل و نیو ئەو سەدمەیە تووشی مرۆڤەکە بێت لە لەشی مرۆڤدا سنتەرێکمان هەیە کۆڵێ سنتەی ڕێخستنی گەرما بێت چۆن کارەکە بۆ نمونە لەکوێدای ئەم سنتەرەوە ئیشی چییە؟ بەڵێ ئەم سنتەرە کە
لە ناو مێشکایە کە لە شوێنێکا پێوترێ باسیشمان کرد هایپۆثەلەمەسی پێوترێ ئەم هایپۆثەلەمەسە بەرپرسە لە ڕێخستنی پلەی گەرمی لەش لە وەرزە ساردەکانە مانگە ساردەکانە ئەگەر بێت و سەرما بێ ئیعازێکی نێرێ بۆ لەش بۆ دەمارەکان بۆ مولولەکانی خوێن کە باریک و بچووک ببنەوە بۆی خوێنی کەمتریان پیا بڕوە وزەی کەمتر لە دەست بدەیت و ئیعازی چکان نێرێ بۆ کونەکانی پێست کە بچووک ببنەوە بۆی کە وزە لە دەست نەدەیت عارق لە دەست نەدەیت تۆ لە زستانە کەس عارق ناکات تۆ مەگەر کەسێک نەخۆشێکی تایبەتی هەبێ کە عارقە لە دەست نەدایەوە کە وزەت لە دەست نەڕۆی کە بۆرەکانت کەمتر خوێنی پیا ڕۆی ئەوە تۆ لەو حاڵەتیا وزەکەت گەرمێکی لەشتە پارێزی لە دەستدانی عارق ئایا شتێکی من پێم وایە ینی دەگوترێت کە باشترین شت ئارەقکردنەوەیە لە دەستدانی ئەو خوێیاوەیە کە لە لەشایەکە مەمای مەترسیە بەڵێ بێگومان ئەمەرجێک تاویز بگرێتەوە بەڵێ لە هاویندا ڕێژەی ئارەقکردنەوە لە لەشی مرۆڤدا زۆرە ئەم هۆکارە پەیوەندی بە چیەوە هەیە و ئایا سوود و زیانی ئارەقکردنەوە بۆ مرۆڤ ئایا سوودەکانی زۆرتریان زیانی هەیە خۆی حاڵەتێکی مامناوەدمان هەیە ئەگەر پەیوەندی بە ڕێخستنی پلەی گەرمی لەشەوە هەبێ ئەوە ئاسایی هەر کەسێک چەندێک عارق کاتەوە واتە کەسێک لەشی گەرمە و کەسێک زوو هەستیارە بە گەرمای دەرەوە ئەوە ئەگەر بێت و عارق کاتەوە بۆ دابەزاندنی پلەی گەرمی لەش بۆ کۆنتڕۆڵکردنی لەشی خۆی ئەوە ئاسایی ئەگەر چەندێک عارق کەیتەوە بەڵام ئەگەر بێت و هەندێک کەسێ زیاد لە پێویست عارقەکەنەوە کە عارقەکەنەوە لەوانەیە حرارەتیان دابەزێ و لەشیان زیاتر سارد بێتەوە ئەو لاوانە چێتە بوارێکی حاڵەتی نەخۆشیەوە وەتا گەر بوارە ئاساییەکە ئەوەیە کە ئەم هایپۆثەلەمەسە لە زستانە مولولەکانی خوێن بچووکە کاتەوە کونەکانی پێ بچووکە بێتەوە بۆی کە تۆ گەرمانە لەشتا قەتیس بمێنێ و پلەی لەشت بمێنێتەوە پلەی گەرمی لەشت پارێزراو بێ دەوری وبەری 37 لە هاوینە کارەکە پێچەوانێ هەرم هایپۆثەلەمەسەیە کە فەرمانەکات بە مولولەکانی خوێن فراوان بن بە کونەکانی پێست فراوان بن بۆی کە تەوژمی خوێن زیاتر چالاک بێ با کونەکانی پێست بکرێتەوە خوێنی زیاتر بەلەش تا بڕۆ عارەقەیەکی زیاترکەی بۆی کە گەرمیەک زیادەکەی لەشت بڕۆتە دەرەوە لە دەوروبەری 37 بمێنێتەوە ئەگەر 36 و 37 مایەوە ئەو کەسە کۆنتڕۆڵی خۆی لە دەست نەداوە و پلەی گەرمی پارێزراوە کەواتە هایپۆثەلەمەس بەرپرسە لە کۆنتڕۆڵکردنی گەرمی و ساردی لەش بەڵێ کاک جەلال ئێمە ئێستا لە نێو وەرزی گەرمی هاوینداین ڕێنماییەکانی خۆپاراستن لە گەرمای زۆر چین کە وەکو جەنابەت لە سەرتا ئاماژەت پێدا کە ئەمساڵ پێ ئەچێ وەرزی هاوین یەکێک بێت لە وەرزە گەرمەکان کە لە ماوەی ڕابردوودا ئێمە بینی بێتمان ڕێنمایی خۆپاراستن بۆ بینەران و بۆ هاوڵاتیان چییە کە خۆیان لە بەردەم ئەم وەرزە گەرمەدا بپارێزن بەڵێ گرنگترین خاڵەوەی کە ئێمە سوپاس بەخوا ئەمڕۆ تەکنۆلۆجیایەکی مباح ڕێگە پێدراو هەیە کە ئێمە لە مۆبایلەکان لە ڕێی ئەنتەرنێتەوە ئاگداری کەشوهەواین لانی کەم چەند ڕۆژێک هەر کەسێک لێمە ئەتوانێت بۆ چەند ڕۆژێک ئاگای لە کەشوهەوا بێت یەکەم ڕێنمای ئەوەیە کە سوود لە تەکنۆلۆجیای نوێ وەربگرین ئەگەر سەفەرێکمان هەیە ئەگەر بڕیارە کارێکمان هەیە کە بچینە دەرەوە ئەتوانین بە مۆبایلەکەت یاخود بە ئامێرێکی بۆ نمونە ئەنتەرنێت ئەتوانی تۆ کەشوهەوای ئەو ڕۆژە بزانیت ئەو شارە بزانیت ئەو خاڵێکی گرنگە تۆ کارێکت هەیە بۆ نمونە مخێری چ ڕۆژێک و کارە ئەنجام دەیت کارێکی قورسە چوونە دەرەوەیەکە ئەتوانێت بکەیتە ئەو ڕۆژەوە کە لە مۆبایلەکەت ئازانیت کە ئەو ڕۆژە فێنکە پلەی گەرمی بۆ لە خوار چلەوەیە ئەوە خاڵێکی زۆر گرنگ کە کێمە ڕێنمایی جێبەجێ بکەین سوود وەرگرتن لە تەکنۆلۆجیای سەردەم بەڵام ئەگەر گەرماکە هات و وا پێویست وای کرد کە ئێمە ڕێنمایی وەربگرین یەکەم شتەوەیە کە ئەگەر ئیشێک نەبوو تا پێویست نەکرا نەچیتە دەرەوە ئەوانەی و بەڕێزانەی کە لە دەرەوە کارەکەن باشتر وایە زوو خۆیان فێنکەوەکەن و لە سێبەرا کارەکەیان بکەن و ئەگەر کاریشان لەبەر تیشکی خۆر بوو ئاو سارد و شلەمەنی زۆر بخۆنەوە و چێشتی گەرم و چا زۆر نەخۆنەوە بۆی لەشیان زیاتر گەرم نەبێت لەگەڵ گەرماکەی دەرەوەیە کاریگەریان لەسەر دروست کات بەڵام کەسێک کە کارێکی نییە لەبەر خۆر بێت فەرمانبەرێکە یاخود کارگوزارێکە مەسەلەن یان لە قوتابیەکە لە مەکتەب ئەمانە کە زۆر کارەکان لەبەر سێبەر ڕۆدا ئەمانە باشتر وایە بۆ دوورکەوتنەوە لە تیشکی خۆر و لە گەرمای هاوین ئەتوانن ئاو شلەمەنی زۆر بخۆنەوە و دەرگا و پەنجەرەکان زیاتر دابخرێن یان پەردەی تاریک لە ژوورەکان بدرێت بۆی تیشکی خۆر نەیەتە ناو ماڵەکانەوە بەرەوەی تۆ زۆر پێویستی پێی نییە ئەمە کۆمەڵی ڕێنمایی کەم لە وەرزی هاویندا کۆمەڵێک کردارە بینین بۆ گواستنەوەی تاموچێژی میوەکان و خواردنەکان بۆ وەرزەکانی داهات و بەتایبەت بۆ زستان
وەگە بینین لە ئێستاە دوو جۆر لە هەڵگرتنی میوەمان هەیەکیان لە ڕێگەی بۆم فرێزەر و مجەمیدە و ساردکەرەکانەوە یەکێکیشان لە ڕێگەی وشکردنی میوە لە بامیە و نازام قەیسی و هەنجیر و ئەم شتانە پێم خۆشە باسێک لەمە بکەین سوود و گرنگی ئەم خواردنانە ئایا ئەمان کاریگەری و تاموچێژیان بۆ وەرزەکانی داهاتوو ئەمێنێەوە زیانەکانی ئەم دوو ڕێگەیەت چییە کامیان زۆرتر زیان بەخشە هاوڵاتیان لە ئێستایا بۆ منێت لەبەرەوەی کە ڕێگەیەکی ئاسان و پاکوخاوێنە لە ڕێگەی مجەمیدە و فرێزەرەوە بەشێکی زۆر لە خواردن و سەوزەمەنیەکان هەڵەگرن بۆ وەرزی زستان پێم خۆش لەسەر ئەم دوو ڕێگەی ئەم دوو میکانیزمە قسەمان بۆ بکەین. بەڵێ خاڵێکی جوانە دەست خۆش بێ بەنسبەت سەوز و میوەکان ڕێگەی فریزین واتە ڕێگەی بەستن زانستی ترە زۆر باشترە و هیچ پێکاتێکی خۆ لە دەست نادا بە مەرجێک ئەو کیسەی کە کیسێک هەیە ئێستا بڵین وەکو سەرەکێک و تەرەقەوایە کە داخرێ بە مەرجێک بەتاڵ بکرێتەوە لە هەوا بۆ منە تۆ سەوزەیەکە شتێکە پاکێشویتەوە وشکە بێتەوە توێ هەڵیگریت ئەکێتەنە ئەو کیسەوە یان میوەیەکە بە مەرجێک خاڵی بکرێتەوە لە هەوا واتە هیچ هەوایەکی تیان نمێنێ چکۆ لەوانەیە هەواکە هەڵگری کە ڕووبێ هەڵگری بەکتریایەک بێ هەڵگری نەخۆشیەک بێ کە دواتر لە ناو سەوزە و میوەکە و بەرهەمەکەی تویا گەشە بکات بەڵام ئەگەر شۆرایەوە وشک کرایەوە دواتر نەگوشتکردنەوەی ئەوە نا ڕێن ئاوی پێوە نەما نەگوشت کرێتەوە مەبەستمانەوەی کە بە تەواتی وشکرێتەوە نا بەس سەوزەکە کە شۆریتەوە و ئاوی پێوە نەما ئەکرێتە ناو ئەو کیسەوە هەوای لێ بەتاڵەکرێت لە ناو فرێزەر و مجەمیدە هەڵبگیرێ میوەکەش بە هەمان شێوە هەمان ڕێژەی ئاوی خۆی هەمان ڕێژەی پێکاتی خۆی ئەمێنێتەوە لە دەستی نادات بەڵام بەوە شکردنەوە ئاوەکەت هەمووی لە دەستەچێت تەنها مادەی پرۆتین و با بڵین کاربۆهیدرات و فایبەر و ڕیشاڵەکان بۆ مێنێتەوە واتە بەس مادە پزیشکەکەت بۆ مێنێتەوە ئەگەر بۆ ئەوەت بێکە ئاوەکەت بۆ بمێنێتەوە بڵین لە ناو پێکاتەکە ئەوە ڕێگەی فریزینەکە زانستی ترە و باشترە بەڵام هەندێک کەس هەیە بۆ دەرمانێتی یاخود ئەوێت تەنها سوود لە مادە چالاکەکەی ناو ڕۆکەکە وەربگرێت لە ڕووی جادەرمانیەوە ئەوە بە وشکردنەوەی با بڵین بەر باشترە واتە ڕۆکەکە بە تاوەتی وشک بکرێتەوە دواتر هەڵبگیرێت ئەوە ئەگەر بێت و وتمان فرێزەر بێ ئەبێ هەوای تیانەمێنێ کیسەکە هەڵبگیرێت ئەویان زانستی ترە. زۆر سپاس بۆ جەلال سەید کەریم شارەزای بواری دەرمانی کە تا ئێستا میوانی بەرنامەی باس بەڕێز بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێرم خواتان لەگەڵ.